السلام عليكم جاريتر لبرنامج چاوە شاعر بانگەواز ئەگەینە و خەڵمەتان میدوارم لە هەر پێنێکە هەن هەمیشە هەر خۆش و ساق و سڵامەت بن ئەو وەختە لێرەشە و ئەو کەرکەلە کە دوجار بەرنامەکە گێشتان ئەوانی شەر بەخێرهاتن ئەوانی شەکەم ئێمە لەم ماوە یەکسری کامنت و پێشنهاد و شتەی باشمان پێکراوە کە دوجار بەستێکەین ئەو وەختە لازمە بەخێراتنی کاکچاوەش بکەین کە جارێتر داوەتەکەمانی قبول کرد کاکچاوە گیان سڵام بەخێر سەرچاو ممنون سپاس دەکەم بێژبدانم چەند حاضر کردە بۆمان بۆ ئەم بەرنامەی بۆ شعرێکە بە ناوی ئاواتی نیوە شەوێک شعرێکی کۆتاس بەڵام تاریخەکەی زمستانی 1963 یعنی تا ئێستا کاتش تقریبا 63 ساڵ بەر لە ئێستا وەلێ ئەمە هەرو زمستانەسە کە بەفرێکی قورس باری بوو ئەو وەختیشا ئیمکانات وەکو ئێستا نەبوو و من شێری زستانم بە بۆنێ ئەو وەختەوتوە یعنی ئەم شێری ئاواتی نیوە شەوێک لەگەڵ شێری زستان لە یەک زمستانە وتراوە کە زمستانە سەختەکە بوو کە تەلەفاتی زۆری لە منتەقی لە کۆمەلگای کوردەواریە بەبار هاول ڕەنگێک لە نائومێدی ها لە ناو ئەمە یعنی ئەم شێرەین لەحزەیەکان نیوە شەوێک کە ئەم کەسە کە ئەم شێری وتووە لە ناڕەحەتیە و لە خەفەتە یا لە نائومێدیە خەوی پێ ناکەفێ و باشێوە کاکەژێ خۆزگە بە مناڵی بەستن و مناڵی وان نەبوو ئەو نەفکر و مەشغوڵیت نەبوو ئاوا چەندین تەسویرەدا لە دەورەی مناڵی لە بێخەیاڵی دەورەی مناڵی و دوایە لە ئاخرەکە تێتۆ سەرۆژە ئیسا ئاواتی من بەم نیوەشەوە ئەوەسە کە خەوم پێ بکەفێ بەمانە شێرێکی سادەیە هیچ مەفهومێکی پێچیدەیتیان نییە من ئەوە شێرەکە خوێنمە دوای ئەگەر جێگەیەکی احتیاج بە تۆزێح بوو تۆ پێم بێژە تا تۆزێح بدەم ئاواتی نیوە شەوێک تا دوێنێ بوو ئاسوودە بووم مناڵ بووم لە باخچەی ژین نەمامی کرچ و کاڵ بووم پرشنگی ڕۆژ بووم ئەستێرەی هیوا بووم گر بووم بە تیشکی شادی هەڵگرسا بووم سروەی بەیانی بووم شنەی شەماڵ بووم دەنگی خۆش بووم لە ناو گەروی شمشاڵ بووم بەیان ورشەی ڕەنگاوڕەنگی ئاسوو بووم ئێوارانە کەروێشکەی گەنموجۆ بووم گوڵ بووم پێکەنیم بەدەم دنیاوە هاوچریکەی بولبول بووم تاوە تاوە پەپولە بووم ئەسوورام ئەم باخ ئەو باخ شەوان گەڵای شەو بۆم ئەکردە خۆناخ بەڵام ئێستا کێ بێ لە خۆم کڵۆڵتر کام گۆڕی داڕزی و لە گیانم چۆڵتر کێ عمری وەک عمرم سکەی بەتاڵە ڕۆحی سزاکێشی هەزار خەیاڵە هەرچی ئەەکەم تاوێ دڵی خەمگرتووم ئارام ناگرێ لە ناو چیخی پەراسووم ئێستا لە پاش هێندە هومێدواری هێندە داماوی و سەرکزی و هەژاری هیوای دوورم وایە شەوێکە و ئەمشەو پێڵۆی چاوم داپۆشێ پەنجۆڵەی خەو چاو خۆش ئەمە وەزانمە تەوزیح فرەیەرەکە بەرحەڵ حاڵەتێکە کە وەڵان معلومە کە ئەمە شێرێکە مربوطە بە نیوە شەوێک یعنی وەختی وا هەیە من مثلا نیوە شەو یا بەسەر لە بەیانی مەزمونێک یا سوژەیەک تێتە زێنم لە تەک فۆرمی شێرەکە دەستەکەم بە یاداشتکردن ئەگەر دوو بۆم تاوا بێ خۆبەوە تەواو بێ ئەگەر دوو بۆم تاوانە بێ دایانێم بلەخر دووبارە تێمە بەسراغ دووارە تێمە بەسراغ تا بێ بە شێرێکی کامل ولی ئەمە شێرەکە کە نیمە شەوێک
تەسەوڕ کە من لە پەرتی ناڕەحەتیە یا هەرچی ئەو زمسانە سەختە ناخۆشە منیش وەختە دانەژووم لە تاران بووم وەزشم معلومە باش نەبووە تووشی ناومێدیەک بووم کە نەهێشتووە خەوم پیا بکەفێ خلاصە ئاواتی ئەو نیوە شەومە ئەوەسە کە خەوم پیا بکەفێ من فرە سادەسێتر یعنی ممکنە کەسێک فکر بکاتە بێت جامە کێ بوو بە شێعرشە مەسەڵەن لەسەر مەسائلی گەورە بێ لەسەر ئەمانە بێ وەلا ئەم شێعرە مربوطە بە لەحزەیەک معەیەن لە زیندەگی من کە دووچاری یەئس و ناڕەحەتی و خەمخۆری بووم وتومە ئێستا جاران خۆشحاڵ بووم کە مناڵ بووم کە هیچ مەسئولیەتێکم نەبوو ئەمە بووم ئەوە بووم چەندین تەسویر مەسەڵەن حدودی شاید دەدانە تەسویرەدا لە تەسویری دەورەی مناڵی کە تەسویرێکی نێچرالیستی ینی فرەتر لە ڕابەتە لەگەڵ تەبیعەتە وەلێژە جاران وا بووم مناڵ بووم وا بێسە بەرحەڵە وەختە من 21 ساڵ عمرم بووە یعنی تقریبا توانم بێژم جوانیم دەست پێ کردووەیتر بۆ معنا وەلێ دیارە بەدڵم نەبووە زیندەگیم بەدڵ نەبووە وەزیەتم هەرچی بوو بێ بەڵام لەبیرم نییە وەلێ معلومە کە لەحزەیەکی تاریک بووە ئەم شێعرمەوەتەوە و بەلەخرا شێعرەکە ئاخرەکەی وەسێژە خۆزگە بەلەخرە خەوم پیا بکەفتایە خۆزگە شەوێکەوە ئەمشەو پێڵووی چاوم داپۆشێ پەنجۆڵەی خەو پێڵوو یعنی پێڵووی چاویتر یعنی بەڵێ پلکی پێژن لە فارسیایە یعنی بەلەخرە پەنجۆڵەی خەو چاوم داپۆشێ خەوم پیا بکەوێتە یعنی ئاواتێک بەم ئاسانیە بەم قابل دەستۆسیان لە نیوە شەوێکە کە تۆ خەوت پیا ناکەفێ لەبەر هجوومی خەم و خەفەت و ناڕەحەتی یان بۆن بەستێکە هەرچی بالاخره ئەگەی بگیانت 2-3 ساعت هەر تلاوتر لەدەی ئاخرەکەی ئەم شێعرە ئێژێ خۆزگە بالاخره پەنجۆڵەی خەو پێڵووی چاومی داپۆشایە خەوم پیا بکەفتایەتە ئەمە تەواو شێعرەکان بەسێتە دەستی چاو خۆش بێت یعنی منزوم سەرۆسە لەسەر و دەورەتر نایخوێنیتەوە یا تەوزیح بۆ چەنە دەورەترێ خوێنمەوە کە ئەم کەسانە کە گەشتکان پێ بووە شاید ئەم دەفعە ڕاحەتتر بۆیان قابلی هەبن لەزم ناڵبەتە وەختە تۆمانە منتەشرەکەی تێکستەکەیش یانووسی وانە وەختە تێکستەکەی بنووسی وەتەرف دوباری گوێشکەی بدا و تێکستەکەشی ببینێ یعنی بە دوو مێدیۆم لەواخا متەوەجێ بە هەم بە دەنگ هەم بە چاوێ لەبەرەوە من دوبارەی خوێنمەوە بە کۆمەکی تێکستەکەش ئومێدوارم ڕاحەت بێوە لەبار حەڵ شێعرەکە من خۆم بەدڵم بووگە و تەوان دوای شێعرەکە دوای 6 ساڵ مابێت و لااقل لە لای خۆم ماگەسەوە یا لای علاقمەندی شێعری کوردی ماگەسەوە لە کتێبی هەرێمی شەویشە چاپکراوە ئاواتی نیوە شەوێک تا دوێنێ بوو ئاسوودە بووم مناڵ بووم لە باخچەی ژین نەمامی کرچوکاڵ بووم پرشنگی ڕۆژ بووم ئەستێرەی هیوا بووم گر بووم بە تیشکی شادی هەڵگرسا بووم سروەی بەیانی بووم شنەی شەماڵ بووم دەنگی خۆش بووم لە نێو گەروی شمشاڵ بووم بەیان ورشەی ڕەنگاوڕەنگی ئاسۆ بووم ئێوارانە کەروێشکەی گەرموژۆ بووم کەروێشکەی گەرموژۆ گوڵ بووم پێ ئەکەنیم بەدەم دنیاوە هاوچریکەی بولبول بووم تاوە تاوە پەپولە بووم ئەسوڕام ئەم باخ ئەو باخ شەوان گەڵای شەو بووم ئەکردە قۆناغێنێ مەنزڵ بەڵام ئێستا کێ بێ لە خۆم کڵۆڵتر کام گۆری داڕزی و لە گیانم چۆڵتر تەمە مبالەغەی هاتیە
بەڵام ئێستا کێ بێ لە خۆم کڵۆتر کام گۆری داڕزی و لە گیانم چۆتر کێ عمری وەک عمرم سکەی بەتاڵە ڕۆحی سزا کێشی هەزار خەیاڵە هەرچی ئەەکەم تاوێ دڵی خەمگرتووم ئارام ناگرێ لە ناو چیخی پەراسووم ئێستا لە پاش هێندە هومێدەواری هێندە داماوی و سەرکزی و هەژاری هیوای دوورم وایە شەوێکەوە ئەمشەو پێڵووی چاوم داپۆشێ پەنجۆڵەی خەو خۆش بێ سپاس. فرەتر هەست لە مۆردە و یا شارەتێک نا لە مۆردۆی تر لە مەزیاتر لازم نییە تەوزێدان وەلێ لە بەرنمەیەکی ترا شێری جستانە خوێنمەوە کە هەر لەم فەسڵا یعنی ساڵی 1963 زستانە سەختەکە ئەو شێری زستانمەوە تۆ کە ئەو شێریشە حاڵەتێک لە خەم و ناڕەحەتیاتە لە بەرنمەیەکی ترا ئەو شێرە خوێنمەوەتە شێرێکی مەشهورە ئەوە دەست پێکە سێ چوار ڕۆژێک بەبێ وچان کلوک کلو بەفرباری ئەو شێرە لە بەرنمەیەکی ترا خوێنمەوەتە. دەیفرە باشە من لێرە قەیناکە سوالێک مەطرحکەم فەرموو ئەویش ئەوەسە بەعضێ لە بێسڵاح بینەر و بیسەر بەرنامەکان سوالیان کردە لە مۆرد ئەوە کە باشە ئەم بەرنامە واقعاً مەسەڵەن چ لزومێکی شەعر تەوزیح بدرگێتی کۆ معلومە و چەومان من لێرە گەرەکمە بەش بە حاڵ خۆم جوایەک بچین بۆمە و ئێوەش باقیەکەی ئیشارە بکەن ئەگەر کریە حتا لازم بوو بەرنامەی فرەتری بۆ دابنی لە مۆردەوە هەدەفەوەسە کە یەک ئەو شەعرە لە زوان خۆتە بیژنەوین ئەو وەختە حکایەتگەل پشت سەحنە چۆن بوو ئەم شەعرە وێژیە چه شتێ بووە باعث وتن ئەم شەعرە ساڵەکەی کێ بوو موقعیەت و شەرایەت و ئەوزار و ئەحواڵ ئەو وەختە چۆن بوو بەمانە ئیشارە کردی ئەمە بەشیەک بەش دوومیش ئەوە کە واقعاً لازمە تەوزیح بدربێت چون فرێک لە شتەکان هەست من خۆم شخصەن حاڵی ناوم یعنی ئەمە کاری نییە بەسەر جوانی شتەوەمانە یعنی فەرهەنگ و ئەدەبیات کوردی لە کوردستانە واقعاً ضعیفە ئەمە شتێک نییە تا هەر کەسێ ڕەحەت لەم مەسئلە تێبێ هەر بۆ بوونەوە ئەم تەوزیح و شیکردنەوە لازمە لێرە قسەی لێ بکەیت یا ئێوە خۆتان جوابتان بۆ ئەمە چەس نازانم فەرموو کاملا تەوزیحاتەکەی تۆ دروستە ئەوانە کەم قساکەن شاید تەسەوورەکەن وەختێک شتەکە کوردیە و میزانی کوردیە دانم پس احتیاجی بە تۆزیح نییە ئەمە ظاهران قسەیەکی دروستە و لە دنیا واقعیا وان نییە لە دنیا واقعیا زوان شتێکە بەشەر احتیاجی پێ هەیە بۆ ئەوە کە زندگی بکە بۆ ئەوە کە لە تەک هاونەوەی خۆیان ارتباط بەرقرار بکە چ بۆ کار بێت چ بۆ هەر شتێک تر بێنێ مراوەدە دیالۆگ کۆمیونیکیشن ئەمانە احتیاجی بە جوان هەست و لەمانە احتیاجی بە ئەدەبیات نییە ئەدەبیات بەشێکی ترە لە زوان کە کارکردێکی زیاتر لەسەر زوان لازمە تا بێ بە ئەدەبیات مەخسن بێ بە شێعر چونکە ئەدەبیاتیش خۆی مەسەڵەن دوو شعبەی شێعر و پەخشانی هەیە شێعر و نەسر شێعر و نەسر بە یەکم فەرقیان هەست مەسەڵەن داستانی مۆلێر مەشهورە مۆلێر نووسەندەیەکی موفق و سەرشناسی فەڕەنسەوی بووە کە تقریبا لە دەورەی ڕۆنەسانسا هاتووە ئەوڵین ئەسەری خۆی نووسیوە نمایشنامەیە بە ناوی خەسیسی مۆلێر مەشهورە لە ئێرانیش لە زۆر جێگەتریشان نمایش دراون یعنی لە ئەسڵا فەڕەنسە بووە بەڵام تقریبا بە هەرچی زوانی دنیا لە هەرچی جێگات نمایش دریاگە لە جێگەیەکە شوخەیەکی واتیا یا تەنزێکی هاتیا
کەسێک بە مولێرەژێ ئەمە شێعر نییە، ئەمە نەسرە. ئەوشجە فەرقی چێژە فەرقی نەسر ئەوسە من و تۆ قساکەین ئەمە نەسرە وەلە شێعر جۆرەترە. مولێرش بە شوخەژە ئەها پس من ساڵهای ساڵ نەسترم وت کە نەمزانیگە. یعنی وا نیشانەدا مولێر کە ئەو خەسیسە ئەو نە فکری مەحدود بووە وە زانیگە قسەکردن چونکە قسەکردنیش نەسرە لە تەک ئەدەبیاتێکە کە نەسرە هەر یەکێکە لە حەڵەکە وا نییە. یعنی هەرچی کەسە قسەکە وەلێ لە ناو 100 نەفرا ممکنە 5 نەفەر نویسەندە بن، یعنی ئەو قسە بنووسن بیکەن بە داستان. ئەدەبیات خۆی شتێکی ترە و ئەگەر دقەتان کردوەوەتە بەداخەوەتان بێژم ئەمە لە مۆردوانی کوردی یا خەڵکی کوردوانەوە کەمبوودێکە بەدلیوە ئێمە کوردوانەکان لە توولی مەسەڵەن 100 ساڵی گذشتا 150 ساڵی گذشتە کە دنیا تەرەقی کردووە ئەنواعی دانشگا دروست بووە لە هەموو دنیا، وەلێ لە کوردەوانیا دانشگا دروست نەبووە. خەڵک لە مەسەڵەن لە حوجرەی فەقێ فێری سەواد بوون، تازە فێری سەوادی کوردی نەبوون. مەسەڵەن فێری سەواد کەمێک عەرەبی کەمێک فارسی کەمێک ئەوانە کوردی خزمەتی پێ نەکراوە دوانی کوردی ئەدەبیاتی کوردی. ولی باوجودەوە شاعر یا گۆرانی بێژ یا بەیت بێژ یا ئەوانە لە کوردیشا بووە و کەمیش نەبووە. متاسفانە کەم عەرزە کراوە، کەم ئشاعە دراوە، کەم پەخشە بووگە، کەم بڵاو بووگە. وەلا ئەدەبیاتی کوردیش فرەغە نییە. ولی ئەڵبەتە ئەکرێ بێژی ئەدەبیاتی کوردی لەگەڵ ئەدەبیاتی فارسی یا عەرەبی یا ئینگلیسی یا رووسی یا ئەمانە قابل مقایسە نیە. هەر کام لەمانە بەپێی ئیمکاناتێک کە جامعە بووگیە گسترشی پیا کردووە، تەکامڵی پیا کردووە. مەسەڵەن رووسیە لە قەرنی 19ەمە یا لە گەیەتە قەرنی 20م نویسندەگەرێکی گەورەی بووگە، مەسەڵەن وەک تۆلستۆی، وەک چێخۆف، وەک داستایەڤسکی کە لە سەطحی دنیا مەترەحن. منظورم وەزعەتی 100 ساڵ لەمەوبەرە. یا مەسەڵەن لە ئینگلیسا لە زەمان شێکسپیرەوە سەدها نویسەندە بەوجود هاتکن کە لە هەمویان مهمتر شێکسپیر بوو، یا مەسەڵەن لە زمانی ئیسپانیۆلیا سێروانتس، یا لە زمانی عەرەبیا ئیتر یەکجار زۆر. لە فارسیا هەروەها مەسەڵەن لە فارسیا 600-700 ساڵ بەر لە ئێستا حافز و سعدی و خواجەی کرمانی و مەولەوی و ئەمانە بوون ئاساریان لێ بەرجەماوە. ولی لە کوردی لەو لە حاضر فەقیرترە تا باقی زوانەکان. ولی باوجودەوە زوان لە تەک ئەدەبیاتا فەرقی هەیە. حتا مەسەڵەن تو لە ئینگلیسی شاران سەدها دانشگای هەن لە ئەمریکا و لە ئینگلیس و لە ئوسترالیا و لە کەنەدا کە ئەو دانشگاگەلە حتا ئەوانە کە مربوطە بە زوانی ئینگلیسی بەشێکی مربوطە بە زوان، بەشێکی مربوطە بە ئەدەبیات. یعنی ئەوانە کە زوانی ئینگلیسی تەحسیڵەکان ممکنە فرە کەم ئیتلاعیان لە ئەدەبیات ئینگلیسی بێ. ئەدەبیات ئینگلیسی خۆی ڕشتەیەکی ترە، لیسانسی هەیە، فۆق لیسانسی هەیە یا ماستەر دکتۆرای هەیە و خۆی ڕشتەیەکی تەحسیڵی فرە گەورە و عەزیمە. یعنی کەسێک زوانی ئینگلیسی بزانێ معنایەوە نییە ئەدەبیات ئینگلیسیش دەزانێت، زوانی کوردی بزانێ معنایەوە نییە شێعری کوردیش عالیە بێ یا شێعری کوردی تەشخیصەدا جوانیەکانی چییە. شێعر فەرقی لە تەک زوانی عادی وەسە شێعر جوانی یا زیبایی یا بیوتی لە زوانات پەروەردەیەکە. ئەم فەرقیە دەیکەوابێ بۆ ئەوە کە مەسەڵەن شێعرێک بەوجود بێ ئەشێ کەسێک لە بانزوانەوە کارێک بکا کە ئەم زوانە بکا بە شێعر، یا مەسەڵەن داستانێک بەوجود بێ یا بەیتێک مەسەڵەن لە کوردیا مەسەڵەن بەیتی مەموردین یا بەیتی لاس و خەزاڵ وەختی خۆی چۆن بەوجود هاتووە کەس نازانێ ولی بلەخەر بەوجود هاتووە.
یعنی کەسانێک زەحمەتیان کێشاوە یا مثلا لە زمانی یۆنانی قەدیمە هۆمێر کە دوو ئەسەری مهمی ئیلیاد و ئۆدیسەی دروست کردووە بلەخە ئەم کەسە یا ئەم کەسانە کارێکیان کردووە لەگەڵ جوانە کە شتێکی مەحسوڵێکی تر لە جوان دروست بووە بە ناوی شعر یا منزومە یا داستان یا ئەدەبیات یا تئاتر دەنە چەمانە بەیەکۆ فەرخانت کەسێک فکر بکاتەوە شێرەدانە ممکنشە کەسێک بێ واخان برە کاری کردبێت لە شێرا و شێر دوو حاڵی بێ وەلێ هەموو گشت کەسێک وانە عامەی خەڵک هەر بەو دەلیلە مەسەن تەماشاکەسە لە بێژن لە کۆمەلگای کوردەواری لای ئێران مەخصوصەن لە 40-50 ساڵی گذشتا ئەنوای ئەنجومەنی ئەدەبی دروست بووە ئەنجومەنی ئەدەبی بۆچی دروستە بێت بۆ دروستە بێت کە ئەوانە کە عەلاقەیان بە شێر و ئەدەبیات هەیە بچن لێنە جەم بن قسەی کەسێکە واردە یا قسەی کەسێکە شێرێکی وتکە بیژنەوەن لە شێر حاڵی بن لە شێر لەذەت بن هەر لەو شارە ممکن ئەنجومەنێکی موسیقیش ببێ ولا لە ئەنجومەنی موسیقیا باسی شێر ناکرێت لەوێ باسی گۆرانیە کرێ باسی موزیکە کرێ باسی ئالاتی موسیقیە کرێ ئەنوای بەشەر ئەنوای ئەنجومەن دروستەکە بۆ ئەوە کە کارێکە تەخەسوسی تیا زەحمەتی تیا کێشراوە ئەو ئەنجومەنە ئێرایی بدا بە کەسانێک کە عەلاقەمەندن مەخصوصەن لە مۆردۆ کە سوال کراوە ئەنجومەنی ئەدەبی بە نەزەر من لە توولی 50-60 ساڵی گذشتا لە دوای ڕوخانی ڕژیمی شا تەلاشێک لە کوردەواری لای ئێرانە هەوڵدانێک لە کوردەواری لای ئێرانە بووە بۆ دروستکردنی ئەنجومەنی ئەدەبی کە عەلاقەمەندانی ئەدەبیاتی کوردی لەوێ جەمع بوون هەفتەی دەفعێ دوو هەفتە دەفعێ مانگی دەفعێ وەمە کارێک فۆقڵعادە بەعەرزشە خۆزگا لە ئەوروپاش و لە ئەمریکاش و لە ئوسترالیاش کوردی دیاسپۆرا ئەنجومەنی ئەدەبیان دروست کردایە ئەلبەتە هەیە وەلە کەمە بە ئەندازە کافی نییە کە لەوێ مەجالێک بێ مەسەڵەن فەرزکە مانگی دەفعێک ڕۆژێک تاین بکەن لە ساعت فەرزکەن 4 تا 7 ئێوارە ئەم 3 ساعتە دانیشن شێر بخوێنەوە یا کەسانە کە واردترن لە شێرا شێرێکی مەسەڵەن هێمن یا شێرێکی گۆران یا شێرێکی خانی یا شێرێکی شێری شاعرێک بێنن شەرحی بدەن کە ئەمە چۆنە یا شێرێکی هەورامی شێری مەولەوی مەزمۆتە شێر ئاموزشی گەرەکە حتا لە زمانی ئینگلیزیشدا وابزانم دەفێت من باسم کرد کەسێک هەیە کە فۆقڵعادە واردە لە ئەدەبیاتیش ئینگلیسیا ناوی تێری ئێگڵتنە مەشهورێتە ئەمە کتێبێکی نووسیوە How to read a poem چۆن شێرێک ئەخوێنیتەوە یعنی خوێندنەوەی شێر لە زمانی ئینگلیسیا کە ئەم گشتە پێشرفتی کردووە خۆی احتیاجی بە ئاموزش هەیە لەبەرەوە کوردی شەروایە و ئەم بەرنامەکە بانگەواز تەرتیبی داوە لەگەڵ مناو زەحمەتان کێشاوە هەدەفەکەی ئەوەیە لەم قسمەتە لەم بەشە لە بەشی شێرە کە من کەمێک شارەزایەمەیە لە بەشی شێرە کۆمەک بکەین بە بینەندە و شنەوەندە کە لەزەت ببا لە شێر چونکە شێر واقعاً لەزەتی هەیە هەر بۆیە مەسەڵەن حافز کە 700 ساڵ بەرلەیسە بۆ 600 ساڵ بەرلەیسە بووە ئێستش وەختێک شێرەکەی دەخوێنێتەوە لەزەتی هەیە وەختێژێ بیاتەوە گوڵ بەرەفشانیم و مەی دەر ساغر ئەندازیم جهان را تر جهان را سقف بشکافیم و طرحی نو دراندازیم اگر غم لشکر انگیزد که خون عاشقان ریزد من و ساقی به هم سازیم و بنیادش براندازیم اما قصه عادی نییە قسە عادیش بەشێکی زۆری خۆشە مەسەڵەن ئەوانە کە مەشهورن بە مەسەڵەن فەرزکەن حکایەتی خۆش گێرنەوە شۆخێ گێرنەوە کەنینە گێرنەوە جۆکە گێرنەوە ئەوانشە هونەرە گێرنەوە وەلە شێر نوعێکی تایبەتیە لە هونەری زوان کە احتیاجی بە ئاموزش هەیە احتیاجی بە تەمرین هەیە احتیاجی بە گوێشکردان هەیە احتیاجی بە دیالۆگ دیکلەمەکردن هەیە
بەڵێ والآن چونکە ئەم وسایلە هەیە حیفە لەمە استفادە نەکرێ الآن ئیمکاناتی کەم ارتباطاتی یەکجار زۆرە بە وەنێ تەکنۆلۆژی ئینتەرنێتەوە هەرم بەرنامەی زوومەکە ئێمە هەسمان گەنێ ئەکرێ مەسان جاران یانۆ سێمینار ئیسێژن وێبینار یعنی مثلا 10 ساڵێکە کلمەی وێبینار دروست بووە وێبینار معناوتە ئیمکانێکی تر غێرە سێمیناردانانش هەست بۆ ئەمام کار بکات من خۆم واقعا علاقەمەندم هەمیشە بە جەلسەی حضوری بە دیداری حضوری بە ئەنجومەنی ئەدەبیە کە تیایان نەفرێک دانیشەوە پشکەن 40-50 نەفەر 60 نەفەر 70 نەفەر دانیشن بێک و دیالۆگی بکەن لەبارەی شێرێک و یا لەبارەی سەبکێک لە شێرەوە یا لەبارەی داستانێکەوە لەبارەی کتێوێکەوە ئەخۆم کتێوانە کە منتەشرە بێ هەر کتێبێک منتەشرە بێ لە دنیای ئەمڕۆ دەیان کەس ریڤیوی لەسەر نووسن لەسەر ئەو کتێبە معرفیەکەن لانچەکەن بە ئینگلیسی پێژن لانچ بە فەڕەنسە پێژن لانسە کردن یا معرفی کتێب یا ڕانانی کتێب بخمانەت چێمانەیەوتە ئەم کتێبە کەسێک نووسیگە وەلێ کارەکەی ئەو تەواو نابێ کەسێکی تریشی معرفی بکە بە خواننده تا خواننده علاقەمەند بێ ئەم کتێبە بەدەست بێنێ وەختی بۆ داونێ بیخوێنێتەوە و لێ حاڵی بێ بۆ بەم تەرتیبە لەوەخوا هەر کتێبێک گەڵام مەسام کتێبانە کە لە پشتەر منەوە هەست هەر کتێبێک لەوەخوا ئینسانێکی دانشمەندە یا ئینسانێکی ساحب نەزەرە کە قسەکە بۆ من و تۆ بۆ کەسانی تر ئیسا بازە کەسێک لە یەکن لەوە ئژن کتێب خوێندن کەم بۆ تۆ و بڕاستشەکە کتێب خوێندن کەم بۆ تۆ و لە حقیقەتەوە نابێکەم بێتەوە یعنی ئینترنێت و لەپتاپ و کەمپیوتر ئەمانە کاری خۆیان نەکەن کتێبش کاری خۆیەکە مەخصوصەن بۆ شێر بە نەزەری من کتێبی شێر فوقالعادە لازمە منتەشر بێ و خۆشبەختانە ئەلان کوردی کتێبی کوردی مثلا ساڵی 1985 مجموعان کەسێ کتێبێکی چاپ کردو توتی کتێبی چاپکراوی کوردی ئەلان چەنەکە تعدادەکەی نەگەیشتۆتە 3000 لە ساڵی 1985 یعنی تقریبا 41 ساڵ لەوە بێت ئێستا سەدها هەزار کتێبی کوردی هەیە ملیۆنها کتێبی کوردی هەیە وایش بەتایبەت مەخصوصەن شێر یەکجار زۆرە جاران تۆ مثلا بگەڕای شێری خانێعەت دەستکەوتایە یا شێری شاعرانی دەست ناکەوت ئێستا دەسەکەوێ ئێستا دەسەکەوێ قابل دەستخۆسە بەرحاڵ مەوسە کەسێک پێوا بێت زوان مساوی لەگەڵ ئەدەبیاتە ئەشتباهەکە ئەدەبیات کارێکی تەخەسوسیە لەسەر زوانەکرێت یعنی زوان مادەی خامێکە کە تیان شێر دروستەکرێت تیان داستان دروستەکرێت تیان ڕۆمان دروستەکرێت تیان نمایشنامە دروستەکرێت من بۆمانە احتیاجی بە ئامۆزشەیە وەک نمونە تەجربەی خۆم بۆ بێژم من دوایەوە کە ئەو شەعر نانیشتوانیتانە تەوزیحدا تازە حاڵی کە بەسەتیانێکە بەرلەوە ئەم خوێندە و مقداری حاڵیەوم وەلێ کوتفرەی ئەچکی گوێزم بۆ شمێرن یانە هیچ واقعا ئەو شتوە دوای باستان کرد من ئەومە لێ حاڵینەوە ئەنجومەنی ئەدەبی بۆیە لازمە لازمە ئەنجومەنی ئەدەبی یەکێک لەو نیازی بەشەرە لە هەر زوانێکە ئەنجومەنێکی ئەدەبی بێت جەماعەتێ جەمع بن پشتمە وەم علاقی مشترکیانەیە دیالۆگی لەسەر بکەن باسی لەسەر بکەن وەختی بۆ دابنێن موسیقی شەرواسەت گشتمانە احتیاجی بە ئامۆزش هەیە وەک چۆن ڕاندەگی ئەلان مەدرسەی تعلیمی ڕاندەگی لە سەرتاسەری دنیا ئەو نەفرەز بینی هەردوو مەدرسەی ڕاندەگی مەدرسەیەکی تری ڕاندەگی هەست ڕستورانی پێهاتووە بۆ ئەدەبیات ژەرواسە حەیفە دوان و ئەدەبیات ئەنجومەنی نەبێ و بەداخەوە کوردەواری کەمی هەیە بازێک دەوڵەتەکان کاسان ئیجازە نادەن
يعني واضح كأدبياتي كردي أقل بحث كده بزرري دسلاتي وأنا لحالك أدبيات بحال جزء زندگیه يعني جيان ببي أدبيات تامي نية معناي نية يا معناي كما بحال لازم حتما الوصف بحال أوانك على خان بالشعر نية آزاد ولا أوانك على خان بالشعر هي أوان شرع آزاد هركز كيف شلون أوشتوا احتياجي به يعني لذتي اللعبة بەرحەڵ بازم دەستی چاوە خۆشبی بۆ تۆزیحاتەکانتان بۆ قبولکردن داوەتەکەمان ئێمە خەریکین ئەگەینە ئاخر بەرنامەکەمان ئەگەر زۆر باش نامەنی تەقسەیەکم نییە چونکە بەرنامەکانمان ئیدامەی هەیە وتم جاری وایە من ئەڵبەتە بەشێک لە شێعرەکانی خۆم هێشتا ماون مەسەڵەن حەزەکەم شێعری بەسەرهات بخوێنینەوە دەفەیەک ئێستا وتم شێعری زستان بخوێنەوە لە شێعری بەسەرهاتیش مەسەڵەن داستانی کەنیشکێکە یا ژنێکە لە دێهاتی دیواندەرە کە زۆری بۆ تێرن کە بێن بە شوو بێن بە تاجرە خاڵی و حەز ناکەوە بلەخرە دەرەچێ بەدەستیانە ئەو وەختە ئیمکانی ئەوە بوو کە کەسێک یعنی کەنیشکێک یا کوڕێک کە ناڕازی لە وەزیەتی خۆی دەرچێ خۆی بگەێنێ بە مەسەڵەن بە وەختە کۆمەڵە جێگەیەک بوو کە وەختە تەرەف خۆی گەیان بە کۆمەڵە ئەحساسێکرد خۆی گەیاندووە بە شوێنێکە تیا ئەحساسی ئازادی بکە ئەحساسی ڕاحەتی بکە ئەو شێری بەسەرهاتە من ساڵی 1970 وتکمە و هەوڕەشایانی شالایی بە دەنگی خۆی بە دەنگە خۆشەکەی خۆی وەختە خوندی و ئیجرای کرد لە رادیۆ کۆمەڵەوە بڵاومان کردوێتەوە لە ئەنعانش ئەو شێعرە یاداوەری دەورانێکە پڕە لە تەسویر پڕە لە ئارەزوو پڕە لە تەلاش کە ئینسانێک تەلاشەکە بۆ کە بە ئازادی بگێ بە دەرەجەیە کە ئیمکانی هەیە لە جامعە و بلەخەرە سێ ڕۆژ بەڕێگەوە بێ و ئەگەیە بە سەر مەنزڵ مەزمەتە ئەم جۆرە شێعرگەلە واقعەن احتیاجی بەوە هەیە کە بیخوێنەوە و مردم پێی ئاشنا بێت و مەخصوصەن ئەوان کە یوتیوب هەیە ئەڵبەتە ئەگەر ئینتەرنێت ببێ لە دەسترسا خب هەرچی جوانە یا هەرچی نەوجەوانە یا هەرچی ئینسانی کە دەسترسی بە ئینتەرنێتوانە ئەتوانێت لەمۆ زوانی کوردی و بەم شێران دەسترسی پێدا بکە ئەلان مەسەڵەن کاناڵگەلێکە شێری حافز یا شێری نەو یا شێری خەیام یا ئەوانە بڵاوکات لە زوانی فارسیان بێئەندازە مفیدە من خۆم هەمیشە لەذەتە بم حتما بۆ هەرچی جوانە ئەمە هەیە ئەلان ئیمکانات یەکجار دۆرێ انقلابی ارتباطاتی انقلابی ئینفۆرماتیک ئەلان 30-40 ساڵە ئەم ئیمکانێتن ناوەسێ اختیار کەسانی وەکو من کە بە کۆمەکی عەزیزانێکی وەکو کاکە ڕەزا و بانگەواد توانایی خۆم یا شارەزایی خۆم لە زەمینەی شێعر و ئەدەبیاتی کوردیە بگەێنم بە نەسڵی جوانی ئەمڕۆژی ئومێدوارم لەم کارە ئێوەش مانوو نەبن و منیش بتوانم کارە بکەم حتما هەدەفی شەرەوەتەوە ئەو کاراکە بازم دەورێتر بەسی چاوە خۆشبی داوەتەکەمانە قبول توش سەرۆها تا بەرنامەیەکی تر ئومیدوارم هەمیشە هەر خۆش و سڵامەت بوون هەمراهاتکردنەکە دیارە لای ئەوە خۆش بێوەی بنە بێوەی